سڵاوتان لێبێ بەڕێزان من ڕەگینم هەواڵەکانی سعاد نۆتان پێشکەشەکەم سەرەتاش سەردیاڕەکان. بافڵ جەلال تاڵەبانی لامیانی کۆبوونەوەی لەگەڵ نووری مالیکی و هادی عامری ڕای دەگەێنێت. ڕۆمان لە دڵسۆزانە تاوەکو پێکەوە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و دەستور کار بۆ بنیاتنانەوەی عێراق و هەرێم بکەین و هێشتاش دەرفەت ماوە. چالکوانان لە بەغدا دژی کاندیدکردنی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆکۆمار خۆپشاندان دەکەن و سەدریش داوا لە پەرلەمانتەران دەکات ئەگەر ئەزانن کاندیدەکەی پارتی مەرجەکانی چاکسازی تێدا نییە دەنگی پێ نەدەن. بەپێی ژمارەی کورسی و پاڵپشتی دەرەکی کورد لە هاوپەیمانەتی سەدر و سوننە و پارتی لاوازترین لایەنە و چاودێرانیش حکوومەتی زۆرینا بە هەڕەشە بۆ سەر دەستکەوتەکانی کورد لە عێراق دەزانن. پنتاگۆن وردەکاری ئۆپراسیۆنی کوشتنەکەی جێگرەوەکەی ئەبوبەکر بەغدادی ئاشکرا دەکات و سەرۆکی ئەمریکاش لە ناوبردنی ئەو گەورە تێرۆرسا بە گەورەترین زیان بۆ سەر پێگەی داعش لە قەڵەم دەدات. بافڵ جەلال تاڵەبانی کێشەی کۆمپانیەکانی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی سلێمانی چارەسەر کرد و لا سبەینەوە دەست دەکەنەوە با کارکردن. چەند ڕۆژێکە بەهۆی خەرج نەکردنی شایستەداراییەکانیانەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کۆمپانیەکانی هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک لە سلێمانی مانگرتنیان ڕاگەیاندبوو. بەو هۆیەوە خۆڵ و خاشاک لە شوێنە گشتیەکانی سلێمانی کاڵەکە ببوو. دانیشتوانی سلێمانی ئەو هەوڵەی بافڵ جەلال تاڵەبانیان لە پێناو خزمەتکردنی شارەکەیان بەرز نرخاند. وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی بافڵ جەلال تاڵەبانی لە بەغدا لەگەڵ سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا و سەرۆکی هاوپەیمانی فەتح کۆبوونەوە و دەربارەی دوایین پێشاتە سیاسی و ئەمنیەکانی عێراق و ناوچەکە گفتوگۆ کرا. لا کۆبوونەوەکەدا بافڵ جەلال تاڵەبانی جەختی کردەوە لە سوربوونی یەکێتی لەسەر بەهێزکردن و پەرەپێدانی پەیوەندیەکان لەگەڵ هەموو هاوبەشە سیاسیەکان لە عێراق و هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا. بافڵ جەلال تاڵەبانی وتیشی هەر هەوڵ و نیەتێک کە ببێتە هۆی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و ماڵوێرانی زیاتر بۆ عێراقیەکان ڕەت دەکەینەوە. وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی بافڵ جەلال تاڵەبانی لە بەغدا لەگەڵ نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا و هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا دەربارەی دوایین پێشاتە سیاسی و ئەمنیەکانی عێراق و ناوچەکە گفتوگۆ کرا و بەرپرسیارانە و نیشتیمانیانە بیر و بۆچوونەکان لە بەرامبەر ئەگەرەکان خرانە ڕوو لەبارەی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. بافڵ جەلال تاڵەبانی جەختی کردەوە لە سوربوونی یەکێتی لەسەر بەهێزکردن و پەرەپێدانی پەیوەندیەکان لەگەڵ هەموو هاوبەشە سیاسیەکان لە عێراق و هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا بە تایبەت لەگەڵ هێزەکانی چوارچەوەی هەماهەنگی لە پێناو سەقامگیری سیاسی ئەمنی و ئابووری لە وڵات و لێکنەترازانی هێزە سیاسیەکان بە هەموو نەتەوە پێکهاتەکانەوە. بافڵ جەلال تاڵەبانی وتی کاتێک باس لە سازان و تەوافق دەکەین بۆ قۆناغی ئەمڕۆ دەمانەوێت ژیانی پێکەوە ژیان و ئارامی سیاسی بپارێزین و پێکەوە هەمومان حکوومەتێکی خزمەتگوزار پێک بهێنین کە لە ئاسخواستی هەموو لایەک بێت. بۆیە هەر هەوڵ و نیەتێک کە ببێتە هۆی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و ماڵوێرانی زیاتر بۆ عێراقیەکان ڕەت دەکەینەوە. ئێمە وەک یەکێتی لە خەمی ژیانێکی باشتر و خۆشگوزەرانترین کە ئامەش بە هەوڵ و هیمەتی هەمومان بەدی دێت. بۆ ئێستا ڕوومان لە دڵسۆزانە تاوەکو پێکەوە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و دەستور کار بۆ بنیاتنانەوەی عێراق و هەرێم بکەین و دەرفەتیشمان ماوە تا ئەم خەمە نیشتیمانیە زاڵ بکەین با سەر بەرژەوەندی حزبی و تاکە کەسی. لە بەرامبەردا نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا جەختی کردەوە چوارچەوەی هەماهەنگی سوورە لەسەر دروستکردنی تەوافق لەگەڵ هێزە نیشتیمانەکانی تر لە پێناو پەلەکردن لە پێکێنانی حکوومەت. باجۆرەی بنەما یاسایی و دەستوریەکان هەر لە کۆبوونەوەکەدا هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح هەڵوێستی چوارچەوەی هەماهەنگی دووپات کردەوە لە کرانەوە بەسەر هێزە سیاسیەکان و بەهێزکردنی زمانی گفتوگۆ لە پێناو گەیشتن بە چارەسەرێک بۆ کۆتایی هێنان بەو قەیرانەی ئێستا. مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر مەرجێکی بۆ دەنگدان بە هۆشیار زێباری دانا و داوای لە پەرلەمانتارانی سەر بە ڕەوتەکەی کرد ئەگەر مەرجەکانی کاندیدبوونی تێدا نییە دەنگی پێ نەدەن. مقتەدا سەدر لە تویتێکدا لە تویتەر کە ئەمڕۆ هەینی بڵاوی کردوێتەوە داوای لە پەرلەمانتارانی سەر بە ڕەوتەکەی کردووە
ئەگەر هۆشیار زێباری کاندیدی پارتی بۆ پۆستی سەرۆک کۆمار مەرجەکانی کاندیدبوونی تێدا نییە ئەوە دەنگی پێ نەدەن. سەدر دەڵێت داوا لە پەرلەمانتارانی چاکسازی دەکەم. ئەگەر ئەزانن کاندیدەکەی پارتی هاوپەیمانان مەرجەکانی تێدا نییە دەنگی نەدەنێ چونکە ئەوان لایەنگری چاکسازین نەک دەسەڵات و حکومڕانی. سەدر لە خوارەوەی تویتەکەشی نووسیوێتی خۆشەویستی چاکسازی مەرجەکەی سەدر لە کاتێکدایە کە هۆشیار زێباری لە کابینەی پێشووتری حکوومەتی عێراق کاتێک بریکاری وەزیری دارایی عێراق بوو لە پەرلەمانی عێراق لێپرسینەوەی لێکراو لە پۆستەکەی دوور خرایەوە. کاندیدکردنی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق سەرەڕای تێکدانی یەکڕێزی نێوماڵی کورد لە بەغدا هاوکات پێشێلکردنی عورفی سیاسیشە چونکە ئەو پۆستە ئیستیحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە. لەلایەکی دیکەوە کاندیدکردنی زێباری ناڕەزایی هاوڵاتیانیشی بە دوای خۆی داهێناوە و جارێکی تر چالاکوانان و هاوڵاتیان دژی کاندیدکردنی لا گۆڕەپانی تەحریر خۆپشاندانیان ئەنجامدایەوە. جارێکی دیکە چالاکوانان و هاوڵاتیان دژی کاندیدکردنەوەی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق خۆپشاندانێکیان لە گۆڕەپانی تەحریر ئەنجامدا. خۆپشاندەران زێباری بە شیاو نازانن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق و دەڵێن تێوەگلانی بەگەندەڵی بەسە بۆ ئەوەی ڕێگەی پێنەدرێت خۆی بۆ ئەو پۆستە کاندید بکاتەوە. البرلمان سحب من عنده الحصانه مالته لە پەرلەمان متمانی لێ سەندراوت سەیرە چۆن کاندید کراوە و چەندین دۆسیەی گەندەڵی لەسەر جێی سەرسوڕمانە دەستەی دەستپاچی ئەو لایەنانە ڕازی بوونە کاندیدی تقرب من النزاهه والجهات اللي قبلت ترشيحه. خۆپشاندەران ڕەتی دەکەنەوە شار زێباری ببێت بە سەرۆکیان بەهۆی بەهەدەردانی سامانی گشتی و بەکارهێنانی دەسەڵاتەکانی لە پێناو بەرژەوەندی تاکە کەسی و بوونی چەندین کەیس لە دادگاکان لەسەری. مەڕێدە نامانەوێت چونکە گەندەڵکارە. من پرسیار لەو کەسانە ئەکەم کە کاندیدیان کردووە چون کاندیدیان کردووە کە چەندین کەیسی گەندەڵی لەسرە لە دادگا لەسەر چی بنەمایەک هۆشیار زێباریان کاندید کردووە نامانەوێت ببێت بە سەرۆکمان. کاندیدکردنی هۆشیار زێباری بۆ سەرۆکۆماری عێراق سەرەڕای تێکدانی یەکڕیزی ناوماڵی کورد لە بەغدا و پێشێلکردنی عورفی سیاسی کە ئیستیحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە ناڕەزایی هاوڵاتیانی بەدوای خۆیدا هێنا و چەندین جار خۆپشاندانیان لە دژی کاندیدکردنی لە بەغدای پایتەخت ئەنجامدا. سامان سەردار کەناڵی کەرکووک. کورد زەرمەتترین لایەنەکانی نێو هاوپەیمانێتی سەدر و سونە و پارتیە چونکە پارتی تاکلایەنە و بەبێ کۆدەنگی کوردستانی چوەتە نێو ئەو ڕێککەوتنە ئەوە شوای کردووە لاوەسترین لایەنەکانی ئەو هاوپەیمانێتیە بێت. چاودێرانیش پێیان وایە ئامانج لە پێکەنانی حکوومەتی زۆرینە تێکدانی سیستمی تەوافقی نیشتیمانیە ئەوەش بە زیانی کورد تەواو دەبێت. کێ سوودمەندە لە حکوومەتی زۆرینەی باڵێکی شیعە و حزبێکی کوردی و تەواوی لایەنەکانی سوننا؟ ئەمە ئەو پرسیارە جەوهەریەیە کە لە ئێستادا چاودێرانی سیاسی کوردی سەرقاڵ کردووە. بەر لە ئەنجامدانی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق دەنگۆی پێکێنانی ئەو هاوپەیمانێتیەی نێوان سەدر و حەلبوسی و پارتی بڵاو ببووەوە کە ئامانج لێی تێکدانی تەوافقی سیاسیە بە بیانووی پێکێنانی حکوومەتی زۆرینە کە بەهۆیەوە کورد دەبێتە کەمینەیەکی دەسەڵات و هەر کاتێک بیانەوێت لە دەسەڵات دووری دەخەنەوە و مافەکانی لێزەوت دەکەنەوە. کورد لە عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە سوودی گەورەی لە تەوافقی نیشتیمانی بینیوە کە ئەندازیارەکەی سەرۆک مامجەلال بووە و وای کردووە کورد وەک بەشێکی سێکوچکەی شیعە سوننە کورد سەنگی خۆی هەبێت و مافەکانی دەستەبەر بکات. لەو چوارچێوەدا لە ساڵانی نێوان 2005 تاوەکو 2014 ئەو ماوەی سەرۆک مامجەلال لە بەغدا سەرۆک کۆمار بوو هەرێمی کوردستان لە 17 داهاتی عێراقی بۆ ژمارەکراو بۆ بودجێش کوردستان تا ئاستێکی باش گەشایەوە و بووە ناوەندێکی گرنگی عێراق و ناوچەکە.
دواتر دوای هەناردەکردنی نەوت لەلایەن حکومەتی هەرێمەوە بەسەر بەخۆیی لە ڕێگای تورکیاوە بودجەی کوردستان بە یەکجارەکی بڕاو ناردنی بودجە بەند کرا بە ڕادەستکردنی نەوتەوە بەو هۆیەوە کورد بودجەی مانگانەی لەدەستدا و قەیرانێکی قورسی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کرد پاشان لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم و لێکەوتەکانیشی بەڕسمی لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە بودجەی هەرێمی کوردستان لە سەدا 7ەوە بۆ لە سەدا 12.67 کەم کرایەوە و حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراقیش لە لێدوانێکیدا بە شانازیەوە باس لەو کارێ حکومەتەکەیە کات کە توانیوێتی بودجەی کوردستان بۆ ئاسێکی زۆر کەم نزم بکاتەوە لە ساڵی 2017ەوە کورد لە عێراق لە کێشمەکێشی گەورەدایە دوای لە دەستدانی لە 151 خاکی باشووری کوردستان ڕەوتی شۆفێنی و تایفەگەری عێراقی هێشتا چاوی بەدەستکەوتەکانی کورد هەڵنایەت و دەیانەوێت بە هەر نرخێک بووبێت هەڕەشە بخەنە سەر قەوارەی هەرێمی کوردستان و وەها لە کورد بکەن بۆ هەتایە دەست لە ناوچە کێشە لەسەرەکان هەڵبگرێت پێکهێنانی حکوومەتی زۆرینە بە بەشداری لایەنێکی بەهێزی وەک سەدرەکان کە خاوەنی زیاتر لە 7 کورسین و نوێنەرایەتی شیعەی دەسەڵاتدارەکەن و سوننەکانیش بە هەمان شێوە کورسیەکانیان لە 7 کورسی نزیک دەبێتەوە و وڵاتانی ئیقلیمی لە پشتیانەوەن هاوپەیمانێتیان لەگەڵ پارتی کە خاوەنی کەمتر لە نیوەی کورسی هەر لایەنێک لەو دوو لایەنەیە وا ئەکات لایەنی کوردی لاوازترین لایەنی ئەو هاوپەیمانێتیە بێت و ئەمەش مەترسیە گەورەکەیە بۆ سەر ئایندەی کورد و قەوارەی هەرێمی کوردستان چاودێرانیش بە پێویستی ئەزانن لەبەر ئەوەی کورد کێشەی نەتەوەی لە عێراق هەیە نابێت لایەنێکی کوردستانی تاکلایەنە بچێتە نێو هاوپەیمانێتێکی لەو جۆرە و هەوڵی نێوەندگیری بۆ ڕێخستنەوەی ماڵی شیعە و سوننە بدات لەسەر حیسابی ماڵی خۆی ئەگەر بە دیوێکی تریشدا ئامانجی ئەو لایەنانەی نێو ئەو هاوپەیمانێتیە بخوێنینەوە ئەوە دەرئەکەوێ سەرتاپا پرۆژەکانیان لە دژی کووردە بۆ نمونە سەدرەکان پێشمەرگە وەک میلیشیا دەناسێنن و خەون بە گەڕانەوەی هێزی سەربازی بۆ کوردستانە بینن و سوننەکانیش ئامانجیان پێکێنانی هەرێمێکی فراوانی سوننەیە کە تەواوی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانیش لەخۆ بگرێت. شەوی ڕابردوو لە چێ قەرەچۆخ تێرۆرسانی داعش پەلاماری هێزێکی پێشمەرگەیاندا و برینداری لێکەوتەوە. فەرماندەیەکی پێشمەرگەی خۆبەخش لە قەزای مەخمور و سەرگەڕان ڕایگەیاند شەڕ و پێکدادانەکەی شەوی ڕابردوو چێ قەرەچۆخ لە کاتی دانانی کەمین بووە لەلایەن چەکدارانی داعشەوە لە ئەنجامدا دوو پێشمەرگا بریندار بوون. غازی فەیسەڵ فەرماندەی پێشمەرگەی خۆبەخش لە قەزای مەخمور و سەرگەڕان با کەناڵی کەرکووکی ڕاگەیاند سەعات 10 شەوی ڕابردوو لەسەر شاخی قەرەچۆخ بەرامبەر گوندی قەڵاتە سۆران لە گۆپکی گەریسۆر ژمارەیەک چەکداری داعش و لە کاتی دانانەوەی کەمیندا ڕوبەڕووی هێزەکانی پێشمەرگە بوونەوە. وتیشی لە ئەنجامی شەڕ و ڕوبەڕووبوونەوەکان دوو پێشمەرگا بریندار بوون و گەیەندراونەتە نەخۆشخانە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری تەندروستی. غازی فەیسەڵ ئاشکراشی کرد لە ئێستادا چەکدارانی داعش لە ناو شاخی قەرەچۆخ سەنگەریان لێداوە و شوێنەکانی خۆیان قایم کردووە. سەرجەمیشیان بوونەتە مەترسی بۆ سەر هاوڵاتیانی سنووری قەزای مەخمور. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبای لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و هێزەکانی سووریای دیموکرات و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی تێرۆر و گەلانی ئازادی خواز دەکات لە سەر تاسەری جیهان بە بۆنەی لەناوبردنی گەورە تێرۆریستی داعش ئیبراهیم قوڕەیشی ناسراو بە عەبدوڵڵا قەرداش سەرکردەی تاقمەکە و جێگرەوەی ئەبوبەکر بەغدادی بوو. وەزارەتی بەرگری ئەمریکا وردەکاری کوشتنی ئیبراهیم قوڕەیشی سەرکردە و خەلیفەی دووەمی گروپی تێرۆریستی داعش ئاشکرا کرد. وتەبێژی پنتاگۆن ڕایگەیاند باوکاری هێزەکانی سووریا دیموکرات ئۆپەراسیۆنەکەیان ئەنجامدا و پێشتر داوای خۆبەدەستەوەدانیان لە سەرکردەکەی داعش کردووە. بەڵام ڕەتی کردوێتەوە و خۆی تەقاندوێتەوە و بە هۆیەوە جگە لە خۆی ژنەکەی و دوو منداڵیشی کوژراون. هاوکات جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کوشتنی جێگرەوەکەی ئەبوبەکر بەغدادی با گەورەترین زیان بۆ سەر پێگەی داعش لە قەڵەمدا و ڕایگەیان ئەمریکا پابەندە بە شەڕی تیرۆر و ئەو ئۆپەراسیۆنش بەڵگەیە لەسەرەوەی ئەمریکا توانێت بەرەنگاربنەوەی تیرۆری هەیە ئیدی لە هەر شوێنێک بێ. کوشتنی بۆ ئیبراهیم قوڕەیشی دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا و چاودێران بە گورزێکی کەمەرشکێن بۆ سەرپێگەی تاقمی تیرۆریستی داعش لە قەڵەمی دەدەن. هاوکات زۆرێک لە سەرکردەکانی کورد و عێراقی و سەرکردەی زۆربەی وڵاتانیش بۆ بوونەوە پەیامیان بڵاو کردە و خۆشحاڵی خۆیان بە لەناوبردنی و گەورە تیرۆریستا دەربڕیوە. لەو ڕۆق و باتاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە پەیامێکدا ڕایگەیاند
کوشتنی بۆ براهیم قوڕیشی هەنگاوێکی گەورەی لە جەنگی بەردەوامی دژ بە داعش ڕاشیگەیان بەردەوامی لە ناوبردنی سەرکردەکانی و ڕێکخراوە گرنگە بەڵام پێویستە هەمووان باشتر کار بکەن بۆ دەستنیشانکردن و چارەسەرکردنی ئەو فاکتەرە سەرکیانەی هۆکارن بۆ بیری توندڕەوی و پەیوەندیکردن بۆ چەشنە ڕێکخراوەنەوە لە ناوێندا هەژاری و بێهیوایی. هاوکات مەزلوم کۆبانی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە پامێکدا سوپاسی ئەمریکای کرد بۆ پشتیوانی بەردەوامیان و هاوکاریان لە بۆردومانەکەی دڵب کاتێدا سەرکردەیەکی داعش کوژرا. ڕاشیگەیان باوکاری هێزەکانیان سەرکردەکەی داعش کوژرا و کوشتنی و گەورە تیرۆریستە ڕۆحی 121 شەهیدی ئەم دوایی هێزەمنەکانی ڕۆی کوردستان ئاسوودە دەکا کە لە شەڕی گرتوخانەی غێران لە حەسەکەدا شەهید بوون. لە لایەکی دیکە و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕاگەیان کورژان یەبووی براهیم قوڕیشی سەرکردەی داعش درێژکراوی هەوڵی هەواڵگرێز عێراقیەکانە. کازمی ڕاگەیاندووە کورژانی سەرکردەی داعش لە سووریا درێژکراوی هەوڵە بەردەوامەکانی سوێکدارەکانی عێراق و لە چوارچێوی هەڵمەتی لەناوبردن و دەستگیرکردنی سەدان سەرکردەوەندامی چالاکی داعش لە ناوخۆی عێراقدا. بەرپرسێک لە وەزارەتی بەرگری ئەمریکا پەنتاگۆن ڕاگەیان ئەمریکا پێش ئەنجامدانی ئۆپەراسیۆنی کوشتنی بۆ براهیم قوڕیشی خەلیفەی داعش ڕووسیا ئاگادار کردوێتەوە کە لە ناوچەیەکی بەرفراون لە باکووری ڕۆژاوی سووریا ئۆپەراسیۆنی کیاوبەش لەگەڵ هەسەدا ئەنجام دەدەن و ڕووسیاش پشتیوانی خۆی نیشانداوە. هەر بەپێی تۆڕی هەواڵی سیانیان بەرپرسێکی پەنتاگۆن ڕاگەیاندووە هێزەکانی ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ مانگیان لەگەڵ هێز ئاسمانیەکانی ڕووسیا کردووە بەمبەستی پاڵپشتیکردن لە ئەنجامگەیاندنی ئۆپەراسیۆنی کوشتنی ئەبووی براهیم قوڕیشی لە ئیدلب. ئەوەشی خستە ڕوو هێزەکانی ئەمریکا مانگیان لەگەڵ ڕووسیا کردووە کە بە هیچ شێوەیەک بەرپەرزدانەوە و دژەهێرشی ئاسمانی بۆ سەر زەمینەکانی ئەمریکا ئەنجام نەدەن تا ئۆپەراسیۆنەکە بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەنجام بدرێت. بەڵێ بە ڕێزان بۆ زانیاری زیاتر سەبارەت بە پەلامارەکەی داعش بۆ سەر هێزەکانی پێشمەرگە لاچەی قەرەچوخ و هەروەها کوشتنی ئیبراهیم قوڕیشی سەرکردەی داعش زانیاری زیاتر بۆ زانیاری زیاتر دەچمە لای میوانەکەم کا لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت غازی فەیسەڵ فەرماندەی خۆبەخشی پێشمەرگە لاسنووری مەخمور و چاودێری ئەمنی. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش کاک غازی دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ئەم هەوڵەی پەلاماری بڵین داعش بۆ سەر هێزەکانی پێشمەرگە لاچەی قەرەچوخ چۆن بووە وا لە ئێستادا بارودۆخی ئەو ناوچەیە بەگشتی چۆنە؟ شەوتە شەوی بینەرانی بەڕێز باش و پیرۆزبایی کوشتنی قارداشیانتان لێ دەکەمەوە لە هەموو کوردەکە مەسەلەی داعش لە سنوورەکەی ئێمە هەندێک درێژەی کێشا و کۆمەڵێکشتی دووبارەی تێدا هەن بەڵام ئەوەی پرسیاری بەڕێستانە شەوی ڕابردوو کاتژمێر دەی شەو چەکدارانی داعش لە سەر شاخی قەرەچوخ بەرامبەر گوندی خەڵاتە سۆران شاخێکەیە شاخی سووری پێدرێن لێەوە هێرشیان کردە سەر هێزەکانی پێشمەرگە لێوە ڕوبەڕووبوونەوە دروست بوو بەداخەوە سێ پێشمەرگەی زێرەبانی برایانی پارتی بریندار بوو کە برین یەکێکیان خەتەر ئێستا نازانم برێن بەرەو باشترین بەرەو خراپیوانە هەواڵێکی وامانلانیە بەڵام سێ پێشمەرگە بریندار بوون کە برینی یەکێکیان سەختەوە مەسەلەی سنووری ئێمە بارودۆخی ئێمە چۆنە بارودۆخی ئێمە خراپە بارودۆخی سنوورەکە زۆر خراپە و زۆریش درێژەی کێشە ئەوە بەڕێستان ئاگادارن لەو سنوورەی ئێمە بابرێن شاخی قەرەچوخ کە چەکداری داعشی لێ لەو سنوورەن ئەو چەکدارانی داعش بۆ نەهاتوون مەکتەب و ڕەوزە و شەقام و ئاوادانکردنەوەمان لێ بکەنەوە هاتوون کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن هاتوونە جێچەڵ بە سنوورەکە بکەن هاتوونە خەڵکی ناوچەکە بترسێن و بتۆقێن و تیرۆر بکەن لۆیە ناوە هەر هەفتەی جار ڕێگەیان مانجی سێ4 جار ئەوانە لەکوێ بابرێن فرسەتیان هەبێیان فراغی بینەوە کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەن. بەڵێ کاک غازی ئەمەوێ ئەو بپرسم کە ئەم پەلامارانی داعش کە بۆ سەر بڵین سنووری مەخمور وەچەی قەرەچوخ هیچ ترس و دڵەڕاوکەیەکی بۆ دانیشتوانەکە دروست کردووە؟ بەڵێ مەسەلەی ترس و دڵەڕاوچێ لە ساڵی 2017 کە هێزەکانی پێشمەرگە لە سنوورەکە کشانەوە خەڵکێکی زۆر ئاوارە بوو دوای ئەوەش چەکدارانی داعش هاتنە شاخی قەرەچوخ ئەوە زیاتر سنوورەکەی ئێمەی چۆل کرد ئەمە ئەوە بوو لە دوای بابرین کۆتایی 2017 لە سەرەتای 2018 هەوڵماندا لە ڕێگەی حکوومەت پەرلەمان لە ڕێگەی هاوپەیمانان بابرین بابەتی بوونی چەکدارانی داعشمە لە شاخ قەرەچوخ بە هەموو جیهان و بە هەرێمی کوردستان و بە عێراقش گەیاند بەڵام بەداخەوە چارەسەر نەکرا سەر لە دوای سار چەکدارەکان لەو شوێنە زیاتر خۆیان قایم دەکەن و ئێستاش بەردەوامن بەڵێ مەترسین چەکدارانی داعش بەڕێستان دەزانن ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتی دژە مرۆڤن لە هەر شوێنێک بن مەترسین بەڵام خەڵکی ناوچەکەی ئێمە ئەوەی کەماوەتەوە بابرێن بە کادیر و پێشمەرگە و جوتیار و ئەوانەی کەماوین
خۆمان هەم هێزێکمان دروست کرد و هەمیش ئێمە تەنسیقێکمان لەگەر حکوومەتی بەغدا هەیە لە ڕێگەی مەڵبەندی 20 قەرەچووغە توانیتمان تا حدێک خۆ ڕابگرین ئەو خەڵکەی کەماوە هەوڵ بدەین زیاتر کۆز نەکاتن بەرەو شاری هەولێر و بەرەو بابرین هەرێمی کوردستانوانە بەڵێ مەترسی گەوران ئەو مەترسی هەموو خەڵکیش دەزانی هەموو جیهان دەزانیمە مەترسیەکەش یعنیەوە درێژەی چێشە ماوەکو باست کرد کە ئایا مەترسین بڵێەوە 5 ساڵەوانە لە شاخی قەرەچووغن هەندێک ئومێدمان هەبوو پێشتری ساڕەوەی کە بەڕێز مستەفا کازمی و وەزیری پێشمەرگە و وەزیری بەرگری عێراق هاتنە گوندی لە هێبان و هاتنەکەندێنا بەڵێنان پێدان کە لە ماوەیەکی زۆر کەمدا هەوڵ دەدەین تەمشیتی سنوورەکان بکەین بابرین چای قەرەچووغ پاک بکەینەوە بەداخەوە لە سنووری یەکەی هەفتا لە سنووری باشووری کەرکووک لە منتیقەی گەرمیان لەو شوێنانەی کە ژێر دەسەڵاتی یەکەی هەفتای لە سنوورانە وەک دەزانین کە لە ماوەکانی ڕابردووە لە ئەنجامی پەلامارەکانی داعش بۆ سەرێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە سوپای عێراق بڵێن ژمارەیەکی زۆر لە سوپای عێراق و هێزی پێشمەرگە بە هاوبەشی لەو ناوچانە جێگیر کرابوو ئەم پەلامارە لە ئێستادا و ئەم کەم تەرخەمیە بۆچی ئەگەڕێتەوە ئەو کەم تەرخەمیە هۆکاری سەرەکی ئێمە ئێستا یاسا و دەستورمان هەن بەڕاستی ئەگەر نامێ بگەڕێنەوە سەر تەفاسی لەبەر ماوەی بەڕێستان ئەگەر لە سەرەتای پێکێنانی کابینەکانی یەکەمی بابرین حکوومەتی مەرکەز و حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو دەستوری عێراق کۆمەڵێک یاسایی زۆر معقول زۆر باش داڕژراویەک لەوانە مادەی 140 ئەگەر بێت و ئەو یاسایانیان ئەو مادەی جێبەجێ بکراوە ئێستا سنوورەکانی ئێمە تووشی ئەو کێشانە و گیر و گرفتانە نەدەبەوە ئەو هۆکار ئێمە ناکرێ هەر ئەو باڵەکەی بخەینە ئەستۆی پێشمەرگیان هێزی پێشمەرگە لەبەرەوەی ئێمە حکوومەتمان هەیە پەرلەمانمان هەیە ئێمە لە بەغدا حیسەمان هەیە شەریکین لە بەغدا بەڕاستی ناوسە کێشە لەسەرەکان من لێتی ناشارمەوە ڕەخنەمان گرتەوە هەندێک برادران سەخرەتیش بوون لە ڕەخنەکان بەڵام کەم تەرخەمیش یەکجار زۆر بە هەم بە حکوومەتی بەغدا هەم بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دیارە لەگەڵ ئەوەشدا ئەو سنوورە ئێمە ناوچەی گەرمی پێدرێن یعنی ئێستا بۆتە ساخکردنەوەی ململانەی کۆمەڵک وڵات لێرکوانەوە بە خۆت دەزانی لە هەفتەی ڕابردوو بابرێن فڕۆکانی تورکی هاتن لە ناو قوڵایی هەرێمی کوردستان لە ناو قوڵایی خاچی عێراق ئەوە چەکدارەکانی داعش وارە شاخی قەرەچووغن لە جیاتی تۆبارانکردنیان لێدانی چەکدارانی داعش هاتن خەڵکی سڤیلیان تۆباران کرد ینی جیرروگرفتی سنوورەکەی ئێمە زۆرە کە کێشەکانی ئێمە سیاسین ئیدارین سەربازین بەڵام ئەوەی سەرەکی بووی دەبایە نوێنەرانمان لە بەغدا دەبایە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و بەتایبەت وەزارەتی پێشمەرگە چارەسەری داعشەکانی شاخی قەرەچووغیان بکردا بووایە لەگەر ئەوەشدا لە شاخی قەرەچووغ من لێتی ناشارمەوە برادرانی یەکەی هەشتا برادرانی پارتی بە تەنها هێز لەسەر شاخی قەرەچووغن ماوەی 5 ساڵێمە لە کەناڵی ڕاگەیاندن لە ڕوبەڕوو لە یعنی لە کۆمەڵێک شت داوا دەکەین بزانین هۆکار چێ چەکدارانی داعش لە شاخی قەرەچووغن هێزەکانی وانش لە شاخی قەرەچووغە لێ دەگەڕن هێزی تری بێتێ لێ دەگەڕن هێزی تێکەڵی وەزارەتی پێشمەرگەی بێتێ وانە لێ دەگەڕن هێنسان بە خەڵکی ناوچەکەش ڕاستەمە لە خوار و هێزە خۆ بەخشێک کە هەمانێن دوتیارانی ناوچەکە توانیمانە تەعەدی کاریگەریمان هەبی لەسەر جموجۆڵەکانی داعش بە پشتیوانی هاوپەیمانان و بە پشتیوانی بەشێک لە هێزی عێراقیەکان بەڵام لێژ ناگەڕێن هێزی تر بچێتە سەر شاخی قەرەچووغ کە هەر هێزێک ئێستا لەسەر شاخی قەرەچووغ بێمە ئێستاوانی کە گیان لە دەنگمانەوەی کە پێشمەرگەنە فەرماندەنە ئەوانەی شارەزای بواری سەربازینە زۆر چاک دەزانن هەر هێزێک ئێستا لەسەر شاخی قەرەچووغ بی ئەگەر نیەتی لێدانی چەکدارانی داعش دەتوانێت لە ماوەی مانجێک زۆر کەمتریش چەکدارانی داعش لە شاخی دەمەوێت بچمە سەرەوەی کە لە ئێستادا سەرکردەی داعش کە جێگرەوەی بڵێن ئەبوبەکر بەغدادی بوو کە ئیبراهیم قوڕەیشیە کوشتنی ئەم سەرکردەیە بۆ داعش لە ئێستادا چ کاریگەریەک دەکاتە سەر داعش هەموو هێزێک هەموو گروپێک کە سەرکردەکەی یا ڕابەرەکەی یا نازام ناویسی لێ بنین کە دەکوژرێ هێزەکە شپرزە دەبیت هەم لە ڕووی تەنزیمات و هەم لە ڕووی سەربازیەوە ئێستا کوشتنی لای ئێمە لە منطقەی قەرەچووغ پێدرن قارداش لەبەرەوەی هەژنۆدە ناوی لێ ئەبوو عومەر تورکمانیە ئەبوو سەعید تورکمانیە حاجی عەبدوڵایە ئەبوو ئیبراهیمە کۆمەڵێک ناوە بەڵام لای ئێمە پێمان دەگوت قارداش بەڕێستان ئاگادارن کە لە ڕێی تەکنۆلۆجی ئەوانە ڕاستەوخۆ لە ڕێی سێسار ئەمیر کە ئێستا لە شاخی قەرەچووغن ڕاستەوخۆ سەرپەرشتی هێزەکانی قەرەچووغیش دەکرد لە کاتی کردەوە تیرۆریستی چکە و کردەوە تیرۆریسانی کە لە باشووری کەرکووک یان لە ڕۆژئاوای کەرکووک لە منطقەی سەرگەڕان یان لە سنووری مەخمور و قەراج و کەندناوانەکە ئەنجام دەدرا بەڕاستی ناڕاستەوخۆ خۆی سەرپەرشتی دەکرد کە و سەرپەرشتی ئەو بابرین ئەمیرانەی قەرەچووغی دەکرد ئەوانیش ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەو کردەوە تیرۆریسانیان دەکرد ئێستا هێزە ئەمنیەکانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەت دەرفەتێکیان لە پێشە لە کاتی شەپرسەیی بابرین ڕێکخراوی تیرۆریستی چەکدارانی داعش دەتوانن هەندێک پلانی نوێیان هەبی بەرنامەی نوێیان هەبیتن لۆ ئەوەی بە دوواداچوون بکەن هەم نەک هەر لەسەر هێزەکان من
زۆر متابعە دەکەم ئێمە لە کەناڵەکانی ڕاگەیان لە کۆبنەوەکان زۆر باسی هێزی چەکداری داعش دەکرێت بەڵام لە هێزی چەکداری داعش خەتەرتر ڕێکخراوەکانیانن ڕێخستنەکانیانن گروپەکانیانن کە بەشێکی یەکجار زۆریان هەڵاتون و لە هەرێمی کوردستانن بە بیانووی کۆمپانیا و بە بیانووی ژیان و گوزەران و کۆمەڵێک شتێ لەو بابەتانە بەڕاستی هێزە ئەمنیەکان ئەوە نین یعنی وردەکار نین لەو بابەتە تۆ نمونەک لۆ بەڕێستان دێن مێستا و هەموو ئۆپەراسیۆنێک کە لە سنووری گەرمیان و باشووری کەرکووک و بابرێ سنووری یەکەوانە چەکدارانی داعش لەوێ ڕادەکەن هەردێن بەرەو نەتەوەکانی خۆیانیان بەرەو هەرێمی کوردستان دێن مانگانەش ئەگەر جەنابەت متابعە بکەی زۆر جار ئیعلان دەکرێت و هەفتەی ڕابردوو لە شاری هەولێر چەند تیرۆریستێکی داعش کوژرا لە گیرا عەفوەن لە پیرەمەگرون دوو چەکداری تیرۆریستی داعش دوو تەنزیمیان دەستگیر کرا بەڕاستی هێزە ئەمنیەکان ئەمە ئەگەر کێشەی سیاسی و ئیداریشمان هەبن حەقا لە هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی هەوڵ بدەین لەسەر مەسەلەی چەکداری داعش زۆر تەواو اتفاق بین هێزە ئەمنیەکانمان هەفتانە کۆبنەوەی خۆیان بکەن و بەردەوام چاوسار بن لەسەر ئەو نەتەوانێت کە بەشێکی زۆریان ئەمر قەبزیان هەیە من لێرە لە ڕێی حکومەتی عێراقەوە زانیاریم هەیە ئەوانەی کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی لەگەڵ ڕێکردنەوەیەکانی هەولێرن زۆربەی هەرە زۆریان ئەمر قەبزیان هەیە خۆیان شاردۆتە لێدەر ئەوە نیە هاتبن لۆ مەسەلەی خزمەتگوزاریان هاتبن لۆ شتی دیکە بەڕاستی حەقا خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەت هێز ئەمنیەکان بزانن چەکدارانی داعش هەر هێزە سەربازەکانیان ئەوەن مەترسینین ڕێخستنەکانیان مەترسین لەبەر ئەوەی بە ئارزوی خۆیان تەنزیمات دەکەن پەیوەندی دەکەن و ڕۆژێک لە ڕۆژان مەترسی ئەوە دەبی کە فرسەتێکی باشوەر بگرینیان خوا نەخواستە بشەوی بکەوتە عێراق دەتوان ڕێخستەکانیان ڕاستکەنەوە بێن پەیوەندی بە هێزە چەکدارەکانەوە بکەن مەترسی یەکجار گەورەشیان لەسەر کەرکووک و هەولێر دەبێت. بەڵێ کاک غازی لە دوای کوژرانی ئەم دوو سەرکردەی داعش پێت وایە داعش دووبارە سەرکردە بۆ خۆیان بنیاد بنێنەوە یاخود بەبێ سەرکردە دەتوان پلانەکانی خۆیان بەڕێوە ببن؟ نەخێر ئەگەر لە بیرت بی لە ساڵی 2019 کە ئەبوبەکر بەغدادی کوژرا و لە ناوچوو دوای 10 ڕۆژ قارداشیان لە شوێنی داناوە ئەوانە لەبەرەوەی ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتی شارەزان لە بواری ئەڕهاب و نێودەوڵەتیشن هەر هێزێک نێودەوڵەتی بۆ دەستی دیموکراتی بیچە یان تیرۆریست بی دەتوان یان ئەوانە لایوان ئاسانە دەیان سەرکردە و دەیان کەسی تیرۆریستیان هەر کەسی تری لە شوێندا دەنێن بەڵام ئەو ماوەیەک ئەوەی لە شوێندا دەنێن و تا پەیوەندیەکانیان ڕێک دەخەنەوە ئەمە دەتوانین لە کوردستان بە تایبەتی لە ناوچە کێشە لەسەرەکان سوود لەو شەپرزەییان یان لەو بابرە شێواوییان وەربگرین بەڵێ ئەوان بێستا چاوەڕوان کە لە داهاتووی زۆر نزیکدا کەسێکی تری لە شوێندا دەنێنەوە ئەوان باشیان بۆ نیەکە یعنی لێ ناگەڕن ئەگەر لە بیرت بی لە 2019 کە تازە باسم کرد ماوەی 10 ڕۆژ گروپەکەیان بێسەرکردە بوو دوای 10 ڕۆژ قاردەشانیان دانا و ئێستا ژۆ بوویتە 3 ڕۆژ تۆ چاوەڕوان کە لە داهاتووی نزیکدا ئەگەر بێت و ئێمە ئیشی لەسەر نەکەینیان لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی حکومەتی عێراق ئەوانەمە بەڕاستی ئێستا دەبینیم هەمووی سەرقاڵی مەسەلەی سەرۆکی کۆمار و پۆستە سیادیەکان و کۆمەڵێک شتی لەو بابەتانین بەڵام بەڕای من پێشنیار دەکەم هەمووەکو فەرماندەی خۆبەخش هەمووەکو کاریگەشی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو خەڵکی ناوچەکە هەوڵ بدرێ ئیش لەسەر مادە دەستوریەکان بکرێت بە تایبەتی مادەی 140 ئەو شەڕانێک کە ئێستا دەکرێت لەسەر مادەی 140 بکرێت لۆ ئێمە سوودی زیاترە و هەوڵ بدرێت زیاتر ئێمە ئێستا دەرفەتێکی باشە لۆ ئەوەی هێرشێکی لە ناکاو بە هەموو هێزەکان بە تایبەتی هێزەکانی یەکەی هەفتای یەکێتی نیشتیمانی کوردستان برادرانی پارتی ڕێگەمان پێ بدەن بتوانین بە خۆمان هێرشەک بکەین لە ماوەی کەمدا دەتوانین قاویان بدەین و لە سنووری خۆمان دووریان بکەینەوە من پێم خۆشە شتێکی دیکە لۆ جەنابی بینەران باس بکەم ئێمە کە باسی دەرپەڕاندنیان دەرکردنی چەکدارانی داعش لە شاخی قەرەچوو لە دەشت قەرەچکەندناوە دەکەین مانای ئەوە نیە ئێمەوە بەڵێن بە خەڵک دەدەین کە ئێمە دەتوانین لە هەموو جیهان بنە بڕیان بکەین ئەوان لەناو نەتەوەی خۆیان هەردەمێنن لەبەرەوەی ڕێکخراوێکی تیرۆریستی فکرین بەڵام ئەوەی ئەمن دەیبینم ئەوەی کە ئێمە چەند جار بە هەندێک جار بەتوندی ڕخنەمان لەو بابەتە گرتیا زۆر ئاسانە دەرپەڕاندنیان لە شاخی قەرەچوو لەبەرەوەی هەردوو دیوەکەی گوندی کوردانەوە سەر شاخەکەی هێزی برایانی پارتی لێوە ڕخنەشمان لێ گرتوون و ئێستاش ڕخنەی توندمان هەم لە جەنابی وەزیری پێشمەرگەش هەم لە بەڕاستی لە هەرێمی کوردستان لە حکومەت دەبی بە زووترین کات ئەو هێزی سەر شاخ قەرەچوو بگۆڕن لەبەرەوەی 5 ساڵە ئەوان لەوێن 5 ساڵە خەڵکیان لێ شەهید دەکرێت 5 ساڵە چەکدارانی داعش لەوێن تا ئێستا نەیانتوانێت چەکدارێکی تیرۆریستی داعش بکوژن و چەکدارانش بە خۆت دەزانی کە چەند مەترسین لەسەر هاوڵاتی سیڤیل لەسەر جوتیارانی ناوچەکەەوە کاریگەری نیشتیمانی و مێژووییشیان لەسەرمان دەبی لەبەرەوەی ئێمە لەسەر سنوورەکانی مەسە گوندەکانمان نزیکەی 100 گوندمان 100 دێمان وا چۆر کراوە بە ناحیەکەوە و هەمووی لە ترسی چەکدارانی داعش ئەگەر مەبەستی نەتەوایەتی یان خزمەتی ئەوە هەبیان مەسەلەی چورکردنی قەراج ئێمە لە سەنگەری پێشەوە وەکو ئێمە کەرکووک خانەخین لە سەنگەروی پێشەوەی نەتەوەکانی ترین کە ئێرە تو سەنگەرەکەی خۆت قایم نەکردیان پژێت خست ببوورە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش دەبی لەسەر هەولێر دەبی لەسەر سلێمانی دەبی لەسەر دووەک دەبی ئەو چاو پۆشانە و کەم تەرخەمیا ئەمە
ڕاستە من بەسەراحەتیش قسە لەگەڵ بەڕێستان دەکەم زیاتر لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی پەرلەمانەوە چاوپۆشێت و ببینە چەندین جار خەڵکیێمیان شەید کردو هەتا بەیاننامەیان دەرنەکردو چەکدارانی داعش خەڵک نەیبیستووە بە ئاشکرا لە شاخێک بن و تۆ بریکا کە جەنابی وەزیری پێشمەرگە جەنابی هێزەکان جەنابی فران فیسار بیان هاوپەیمانان ڕاستە زۆریان لێکوشتون و خەڵکیان زۆر دێکوژراوە بەڵام تۆ کە بنەبرد نەکردن کە ئەو شوێنانە نەت هێزێکی ئەمینت نەینە سەر شاخی قەرەچووق بەڕاستی ئەوانە هەردەمێنن لە شاخی قەرەچووق و هەر مەترسیشن و مەترسیشن لەسەر هەموو هەرێمی کوردستان و ئێستاش ئەگەر بێت و لەو فرسەتەی کە قارداشیان کوژرا یعنی پەلە نەکەین لە داهاتوو بەڕاستی پلان هەیە من بە ئاشکرا دەیرێم چینە زۆر بابەتەیە بابەتی میدیانەبی بەڵام لە خۆڕێخستنەوەدان بە تایبەتر ڕێخستنەکانیان هەمووی تەیار کردی هەر ئەوە نیە 200 کەسەی کە لە شاخ قەرەچووغن ڕێخستنێکی یەکجار بەهێزیان لە سنووری حەویجە هەیە لە ناو کەرکووک هەیە لە مەتقەی گیارە و گوێ ڕوو ئەوان هەیە ئەو ڕێخستانیان خەڵکی عسکەریشیان تێدایە و ڕاشیان هێناون و دەبینیم هێز ئەمنیەکانش کەمتر خەمن یعنی بەدواداچوو ناکەن ئایا ئەوانە چێکە هەراتون هاتون بۆ هەرێمی کوردستانیان ئەوانە پلانیان چێت لە عێراق بەخۆت دەزانی بە تایبەتی هەردوو دەوڵەتی مرکز و هەرێمی کوردستان زیاتر سەرقاڵی کێشەی گەندەڵیویان نازام هەندێک پۆستی سیادی وانن مەسەلەی بابەتی داعش بابەتێکی سەرەکیە تۆ ئەگەر کێشەی ئەمنی تەبوو تو ناتوانانی لە بوارەکانی دەکات بێ. غازی فەیسەڵ فەرماندەی خۆبەخشی پێشمەرگە لە سنووری مەخمور و چاودێری ئەمنی سپاس کە بە سکایپ لەگەڵمان بووی. بەڕێوەبرایەتی ئاسایشی سلێمانی دەستگیرکردنی 2 تێرۆریستی سەربا تاقمی تێرۆریستی داعش لە شاری سلێمانی و شارۆچکەی پیرەمەگرون ڕاگەیاند. بەپێی ڕاگەندراوەکەی ئاسایشی سلێمانی هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی پارێزگای سلێمانی لە بەرواری 31 2022 لە 2 چالاکی لە شاری سلێمانی و شارۆچکەی پیرەمەگرون 2 ئەندامی ڕێکخراوی تێرۆریستی داعشیان دەستگیر کردووە. یەکەم تۆمەتبار ئەندامی ڕێکخراوی تێرۆریستی داعشە و پەیوەندی هەبووە بە زیندانیانی شاری حەسەکە لە ڕۆژئاوای کوردستان و بەردەوام هاوکاری مادی تێرۆرسانی کردووە. دووەم تۆمەتباریش بە هەمان شێوە ئەندامی ڕێکخراوی تێرۆریستی داعشە و ئامۆزای گەورە تێرۆرست والی عامی داعشە لە عێراق بە مەبەستی خۆحەشاردان و خۆڕێکخستنەوە لە کێڵگەیەکی بەخێوکردنی پەلەوەر لە نزیک شارۆچکەی پیرەمەگرون کاری کردووە. هەر لە سەردێڕەکانی ئەم شۆماندا هاتووە سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان جەخت دەکاتەوە لەسەر ناشەفافی لە داهاتی نەوتی هەرێم. لە گوندێکی سنووری پارێزگای هەولێر گەنجێک لە نێو ماڵەکەی خۆیدا دەکوشرێت و برایەکیشی هۆکارەکەی ئاشکرا دەکات. سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت ئەگەر چاکسازی لە داهاتەکانی هەرێمدا بکرێت حکوومەتی هەرێم دەتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت و موچەی موچەخۆرانیش بە ڕێکوپێکی دابش بکات. زیاد جەبار ڕاشی گەیاند ئەوەی هەیە داهاتی فرۆشی نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای دیلۆیتەوە ڕادەگەێنرێت. حکوومەتیش ڕایگەیاندووە کە لە 158 داهاتەکەی بۆ کرێ و خەرجی کۆمپانیەکان دەڕوات و بەشەکەی تری بۆ حکوومەتە. وتیشی ئێمە وەک لیژنەی دارایی داوامان کردبوو لیژنەی وزە و سامانە سروشتیەکان بە دواداچوون بکات بەڵام بێئەنجام بووە. ماوەیەکی زۆریشە ئەنجومەنی نەوت و گاز کات دەبوو کۆ ببێتەوە بەڵام لەم کابینەیە کۆ نەبوونەتەوە. ئەوەی هەیە تەنیا ئەو 350 میلیۆن دۆلارەیە کە دەیگۆڕنەوە بە دینار و دەکاتە 500 ملیار و بەکاردەهێنرێت بۆ موچە و بەشەکەی دیکەی نازانرێت چەندە. حکوومەتی هەرێم چەند بڕیارێکی لەبارەی سیستمی لامەرکەزی دەرکرد دوای هەوڵەکانی یەکێتی بە مەبەستی بەرجەسەکردنی شۆڕکردنەوەی دەسەڵات و بنەمای لامەرکەزیەت لا بەڕێوەبردندا حکوومەتی هەرێمی کوردستان چەند بڕیارێکی دەرکرد. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێم ڕایگەیاند ژمارەیەک لا بڕیارەکان تایبەتن بە دابەزاندنی چەند دەسەڵاتێکی کارگێڕی لەلایەن وەزیرەکانەوە بۆ بەڕێوەبەرە گشتیەکان و چەند خاڵێکیشیان پەیوەستن بە ڕەچاوکردنی جێبەجێکردنی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشین
نشینی لە هەرێمی کوردستان لە بڕیارەکاندا هاتووە پێویستە وەزیر و سەرۆکی لایەنی نەبەستراو بە وەزارەت ئەوان دەسەڵاتەکان دابەزێنن بۆ بەڕێوەبەرە گشتیەکان لا سنووری پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان ئاماژە بۆ ئەوەش کراوە وەزیرەکان و سەرۆکی لایەنی نەبەستراو بە وەزارەت ئەو فەرمانە لە ڕۆژی دەرچوونەوە جێبەجێ دەکەن و پێویستە تا 30 ڕۆژی تر فەرمانی کارگەڕی شۆڕکردنەوەی ئەو دەسەڵاتانە دەربکەن لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان دانەبڕاوانە کاری کردووە بۆ جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی و ئاسانکاری بۆ کاری هاوڵاتیان و فەرمانبەران لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکان. لا گوندێکی سنووری پارێزگای هەولێر هاوڵاتیەک لە نێو ماڵەکەی خۆیدا کوژرا و برایەکشی دەڵێت ڕەتی کردوێتەوە کچێک بخوازێت بۆیە کوژراوە. لە ڕاگەیاندراوێکدا بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر ڕایگەیاند سەعات 10:30 شەوی ڕابردوو ئاگادار کراونەتەوە لا کوژرانی کەسێک لا گوندی عەلیاوە مەردان لا سنووری ناحیەی قوشتەپا. ئاماژەی بەوەش کردووە دەست بەجێ تیمێکی لێکۆڵینەوە گەیشتونەتە شوێنی مەبەست و دەستیان کردووە بە ئەنجامدانی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە. لە لێکۆڵینەوەکان دەرکەوتووە کە هاوڵاتیەک بە ناوی ئەحمەد لەتیف سلێمان لە نێو ماڵی خۆی بە گولە کوژراوە. ئەوەشی خستۆتە ڕوو. بەپێی ئەو زانیاریانەی دەست هێزەکانیان کەوتووە ناوبراو بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی کوژراوە و ناسنامەی بکوژەکانیش دۆزراونەتەوە. هاوکات برایەکی کوژراوەکە ڕایگەیاندووە کە ڕووداوەکە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە بووە تەنیا لەبەر ئەوەی ڕەتی کردوێتەوە کچێک بخوازێت ئەحمەدی برای کوژراوە. بە مەبەستی ڕێگریکردن لە بەقاچاقبردنی نەوت 100 خاڵی پشکنین دادەنرێت. لەو بارەیەوە بەڕێوەبەراتی پۆلیسی وزەی عێراق ڕایگەیاند زیاتر لە 100 کیلۆمەتر لە بۆڕی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوتی خاو لە وڵاتدا پارێزراو نییە و بەشێک لەو نەوتەی دەبدرێت لەو شوێنانەوەیە. ڕاشیگەیاند هەرچەندە لە 180 کاری بردننی نەوت لەو شوێنانە تا ڕادەیەک ڕاگیراوە بەڵام لە ساڵی ڕابردوودا توانیویانە دەست بەسەر زیاتر لە 1000 تانکەر نەوتی خاودا بگرن کە ویستراوە بە قاچاق ببرێن. ڕوونیشی کردەوە لە پانتای 6000 کیلۆمەتری چوارگۆشەدا توانراوە دەیان کەس بە نەوتی دزیەوە دەستگیر بکەن. ئاماژەی بەوەش کرد جگە لە هەرێمی کوردستان لە سەرانسەری عێراقدا زیاتر لە 100 خاڵی پشکنینی تایبەت بە چاودێری و دەست بە سەرداگرتنی نەوت و سوتەمەنی قاچاق دانراوە. نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە. بە جۆرێک نرخی هەر بەرمیلێکی برنت 94 دلار دەچێت. ئێوارەی ئەمڕۆ نرخی 1 بەرمیل نەوتی خاوی برنت لە بازاڕەکانی جیهاندا لە 92 دلار و 39 سنتەوە بەرز بووەوە بۆ 93 دلار و 62 سنت. هاوکات نرخی 1 بەرمیل نەوتی خاوی ئەمریکی لە بازاڕەکاندا بە 93 دلار و 11 سنت مامەڵی پێوە دەکرێت. لەلایەکی دیکەوە وەزارەتی نەوتی عێراق بڵاوی کردەوە لە مانگی ئاداری داهاتوودا بڕی بەرهەمێنانی نەوتی خاوی وڵاتەکەی بەرز دەبێتەوە بۆ 4 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. بە گوێرەی بڕیاری ڕێکخراوی وڵاتانی بەرهەمێنی نەوت لە مانگی ئازاری ئەم ساڵەوە ڕۆژانە 400,000 بەرمیل زیاتر هەناردەی بازاڕی وزەی جیهانی دەکرێت. بەپێی راپۆرتێکی ئاژانسی ڕۆیتەرز ژمارەی توشبوانی کۆرۆنا لەسەر ئاستی جیهان 386 ملیۆن کەسی تێپەڕاندووە و ژمارەی کۆچکردووانیش بەو ڤایرۆسە گەیشتووەتە سەروی 6 ملیۆن و 750,000 کەس. لە نێو وڵاتانی زیانمەندیش بە کۆرۆنا لەسەر ئاستی جیهان ئەمریکا پلەی یەکەمی وەرگرتووە و پاشان هیندستان و بەرازیل و فەڕەنسا و بەریتانیا دێن. دواتر ڕووسیا و تورکیا و ئیتالیا و ئەڵمانیا و ئیسپانیا. لەسەر ئاسی وڵاتە عەربیەکانیش عێراق بە پلەی یەکەم دێت، پاشان ئوردن و دواتریش مەغریب وەک زیانمەندترین ئەو وڵاتە عەربیانەی کە زۆرترین توشبووی کۆرۆنایان هەبووە. ئەمەش لە کاتێکدایە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای توشبوونی سەدان هەزار کەس و مردنی هەزاران کەس بە پەتاکە سەرکەوتنی پلانی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڕاگەیاندووە.
بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانم پێشکەشکردن سپاس کە بینەرمان بوون.